دەڵێن بێدەنگی قسەی نەگوتراوی زۆری لەگەڵە. ئیترافی دڵداری زۆری پێ. لە کۆڵانێکەوە دەڕۆم. بەرەو کوێ دەڕۆی؟ هێشتا دڵنیا نیم تەنیا لێرەوە بەرەو ڕووناکاییەکی تاوانبار دەڕۆم. دەڕۆی یان دەگەڕیتەوە؟ دەڕۆم لەبەر تاوانی ڕووناکی ناگەڕێمەوە. بەرەو کوێ سەردەکەوی بۆ سەرت دانواندووە؟ ئەی کوا وەرەی بەرزی جارانت؟ دەنگێک دێت، دەنگێکی ناسە، موچرکم کردووە، شێوەیە و دەنگە دەکەم. تاکەی دەتەوێت بۆ زوانت حاڵت بەلعنەتم کەی؟ نە، تا زۆ دوان نایڵێم. ئەگەریش بیڵێم مارشێک بۆ سەربازە تاڵان کارەکان دەڵێم، بۆ فاحیشەکان، بۆ خۆفرۆشەکان، بۆ دۆزەخیە ڕەشپۆشەکان. ئەی کوا سەمفۆنیاکەی جارانت؟ بە چی دڵی خۆخۆشکەم؟ کامە سەمفۆنیا دەڵێت خاوەنی جوانترین ڕۆڵەکانی خۆرەتاو هێشتا کڕنۆش دەبەن. بۆ ئەوەندە وەڕەسی ژیان بۆ ئەوەی نەبوو کڕنۆشی بۆ ببەن؟ دوایی دەڵێت بە لەعنەتکردنی دۆزەخ چی دروست دەکات؟ لەعنەت سوکناییم دەدات. سوکناییت هات؟ نە بە تون، نە بە سینی، نە بە شەڕەف، نە بە شینایی زەیتون، نە بە ئینسافی ویژدان، نە بە ناڵەی بێدەنگی، نە بە ئەو تفەی وا هەمووی خۆم دەخوسێنێت. نە تەنیا بە سووری خوێنیش، نە بە برین و نە بە کۆتایی هەناسەیش. کۆتایی هەناسەکەت کێشە؟ ئەزانی هەبوونەکەت وەکەکەی جاران مانای بوونی نابێت. قەسەم بە بارگرانی هەموو چرکە ساتێک کۆتایی هەناسەم بێمانایە. بە بێ دڵشادی ڕۆڵەکانی تامەزرۆی ڕزگاری ئەفرین کۆتایی هەناسەش بێمانایە. بە بێ بزەی پێکەنینی دایکەکانی شەهبا وا دڵخۆشی بە خێوکردنی دارەزێتونەکانیان سەردادەنێن لەسەر یەکێک کۆڵانەکانی کوردستان بنووسن: ئەفرین تۆڵەی بیرنەکراوی کوردستانە، بە هەموو حەرامزادەکان بزانن. بێ ئەوەی شکۆفەی نوێ دارەزەیتونەکانی ئەفرینم دیت بێت، هەناسەی کۆتاییم نادەم.